هەر سەبارەت بەم پێشانگایە کە تایبەتە بە بیناسازی لە هەرێمی کوردستان ئەمە 11هەمین پێشانگایە بکرێتەوە و چەندین کۆمپانیای بیانی گەورە هاتوون بەشداریان کردووە لەگەڵ کۆمپانیا ناوخۆیەکان سەبارەت بەو بابەتانەی لە پێشانگاکە و هەروەها لە کەرتی بیناسازی لە هەرێمی کوردستان و لەسەر پێشانگاکە ژێمە میوانداری بەڕێز بەیارتەقیەدینمان کردووە بەڕێوەبەری بیناسازیە لە دیوانی وەزارەتی ئاوادانکردنەوە بەڕێز بەیار بەخێر هاتی و سڵاوت لەبێ. زۆر سپاس بۆ میوانداریتان لە بەرنامەی ئابووری. زۆر سپاس. بەڕێز بەیار ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چەند جارێک جەختی لەوە بکردەوە کە پێویستە بیناکان بن باش بن کوالیتیان بەرز بێت و لەگەڵەوەی کە کوالیتی بەرز بێ کار نەکات سەر نرخەکەی کە هەموو کەسێک نەتوانێت بیکڕێت بۆ نمونە کەسێک ئەگەر ئیمکانێتی کەم بێت ناچارە بچێت بینای بکڕێت کە مەترسی لەسەر بێت. ئەمە چۆنە ئایا پشکنینتان بۆ کردووە لەسەر جەختکردنەوەی ئەو بۆ کەرتی بیناسازی چیتان کردووە؟ وەک بەڕێستان ئاگادارن لە سەرەتا دروستکردنی هەموو پرۆژەیەک هەموو ماوادێک بەبێ ئیسtisنا هەمووی لە تاقیگەکانی هەرێمی کوردستان پشکنین بۆ دەکرێت بگرێت لە حدودەکانیش کە داخل لەبن زۆربەی هەرە زۆری ماوادەکان نەتوانین بڵێن 1990 پشکنینیان بۆ دەکرێت و دووبارە لە کاتی دروستکردنی بیناکانیش پشکنینیان بۆ دەکرێتەوە بۆ ئەوەی لە کواڵەتی با بڵێن ماوادەکە تاکید بکرێت کۆنتڕۆل بکرێت. سەبارەت بە کواڵەتی ئەو ماوادانی کە دێ لە دەرەوە خۆتان دەزانن وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد و جەنابی سەرۆکی حکوومەتی ئاماژە پێکرد هاوڵاتی دائیمەن کواڵەتی بەرز باشتر دەنرخی لە کواڵەتی بەڵام لێردا نرخ ینی با بڵێن کۆنتڕۆلی ئەو بابەتە دەکات بێگومان نرخی زیاتر کواڵەتی باشترمان پێشکەش دەکات هاوڵاتیانیش دەبێت ئەو بەڕاستی ئەوە ڕەچاو بگرن ینی نرخ ڕاستە زۆر زارە نرخ دەفتە زیادەی نرخ لە هەندێک ماوادیان لە هەندێک بینە لە یەکی نیشتە جێبوون بەڵام سەلامەتی زیاترە لە هەمان کاتدا چەند نرخ بین نەخوارەوە سەلامەتی کەمتر دەبێتەوە. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی ئاوادانکردنەوە و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە نووسراوی فەرمی ئێستا لەلانمانە کە ئاگاداری گشت وەزارەتەکانی کردەوە ئەبێ ستاندەراتی عراقیبی جیهانیبی ستاندەراتێک جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستان کە نەبێتەوە ئەوەی هیچ بینایەک کواڵەتی کەم بیتەوە و نرخیشی زۆر زیاد نەبێ بگونجێ لەگەر دەرامەتی هاوڵاتی بۆتان لە بینایەکی سەلامەت بینایەکی بنایەک ئەنجام بدەین کە بۆ هاوڵاتی بگونجێتن. ئێمە خەریکی ئەوەی ستاندەرات دروست بکەین و زۆر کۆبوونەوەکمان لەسەر کردووە دەتوانین لە قۆناغی کۆتایی ئەو ستاندەراتە بڵاو دەکەینەوە و وێنەیەک دەدرێتەوە سەرۆکاتی ئەنجومەن پاش ڕەزامەندیان لەسەر هەموو وەزارەتەکان دابەشی دەکەین. باشە بەڕێز بەیار ئێستا ئەم پێشەنگایە کراوەتەوە چەندین کە 214 کۆمپانیا بەشداریان تیا کردووە هەر یەک لەو کۆمپانیانە بۆ خۆیان کەرەسەی تایبەتی خۆیان عەرزەکەن نمایشیەکەن ئەمانە ئیدی ئەکرێت لەم چەند ساڵە بەکار هاتبێت یاخود بەدواوە بەکار بهێنێت بەڵام ئێوە چۆن پشکنینەکەن بۆ ئەو باڵەخان و بینانی کە پێشتر دروست کراوە ئەوان مەترسیان هەیە لەسەری یاخود ئەگەر بڵین لە مەولا باشە بن ئەو بەرهەمانە مادەم ئێستا هاتوون لە مەولا بیناکان باشە بن ئێوانی کە دروست کراوە ئێوە چیتان بۆ کردوون پشکنینتان بۆ کردووە مەترسی نییە بۆ نمونە هاوڵاتیەک لە ناو باڵەخانەیەکی بەرزایەکە 10 ساڵ پێش ئێستا دروست کراوە ئەتوانێت دڵنیا بێڵی لێژنەیەک لە سەرۆکایەتی با بڵێن نووسراوێک لە سەرۆکاتی ئاراستەی پارێزگای هەولێر وەزارەتەکان کراوە لێژنێک پێکاتوە نوێنەری پارێزگا و نوێنەری وەزارەتەکە دێ پاش ئەو بۆ مەلەرزانی کە لەو دوایە هات چەندین کارەسات ڕوویدا لەو دوایە بەداخەوە ئەو لێژنەی ئێستا لەسەر ئەو کە کارەکان لەسەر هەموو دنیاەکان پشکنینەوە دەکرێت دەتوانم بڵێن چەند بانەخانەیەک باڵەخانەیەک لە هەولێر گەڕاون و تێستان کردو بۆ ئەوی بزانن کە لە ڕووی کواڵیتیەوە چۆنیان لە ڕووی بۆ مەلەرزەوە بەتایبەتی یان هەر خەلەلێکەکەی هەبێ ئەو لێژنەیە ئینسانی برین ئەندازیاری پسپۆری تێدا و راپۆرت خۆیان بەرز دەکەن بۆ سەرۆکایەتی بۆ وەزیرەکان و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بابەتێکە بە حەقیقەت ئێمە لە نابێ ئەو بابەتە باس نەکەین بابەتی تەقویە بە عەرەبی بڵێن پاڵپشتی دەکرێت ئەگە بینایەکی کۆن ئەوەی تێدا نابێت کە بتوانانی پاڵپشتی بکەی تەقوی بکەی لە زۆر شت سەلامەتی بکەی ئەوەش لێژنەی پسپۆر هەیە بە حەقیقەت وەکو ئیستیشاری زانکۆکان وەزارەتی ئێمە نوێنەری پارێزگا ئەندازیارەکانی برین سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە خودی مەکتەبی جەنابی سەرۆکی حکوومەت هەر باڵەخانێک کە بتوانین تەقوی بکەین لە ئانی خەتەردا بێ ئاگاداری خاوەنەکەی یان هەر کەسە خاوەنێبی دەتوانێت تەقوی بکە بەڵام ئەوەی کە هیچی نەیە بەڕاستی مەفروزە چۆل بکرێت باشە بەڕێز بەیار ئەو کۆمپانیانی کە ئەمڕۆ بەرهەمەکانیان نمایش کردووە بە تایبەت کۆمپانیا ناوخۆیەکان و زۆربەی کەرەستەکانیان ناوخۆن ئەتوانن ڕکابەرەی کەرەستەی دەرەوە بکەن کۆمپانیەکانی دەرەوە بکەن کە کۆمپانیای بیانین لە ڕووی کوالیتیەوە
سەوارە بە کەرستەکان کەرستی بیناسازی ئەوەندە زۆرن ئەگەر هەژمار نایە ئەگەر بەنمونەوە گرین ئێستا ئێمە لە دارین ستیل با بڵین شیش دروست دەکەین شیش ئەوەی کە لە کۆنکریت بەکاردێ ستا کواڵیتەکەی بە ستەندەراتی ئەمری چییە؟ کواڵیتەکەی گەشتۆتە ئەوەی کە نرخەکەی وەکو نرخی تەنی شیشی تورکیا یان ئێرانیە ئەگەر بێت و دەعم بکرێ بە کارەبا یان وەسایلی مەوادی ئەوەلی ڕەنگە نرخەکەشی زۆر گونجاوتر دەبێت لەوان کواڵیتەکەشی زۆر بەرزە بەڵێ ئێمە دەتوانین بە کۆمپانیاکانی ناوخۆمان کارێک ئەنجام بدەین کە لە هیچ لەگە ستاندەراتی نێودەوڵەتی فەرقی نەبێت بەڵام لێرە کەرستەکانیش فەرق دەکات بەڕاستی داعمی حکوومەت لە بۆ ئەو کۆمپانیا بیانیان کۆمپانیای ناوخۆ بەو کەرستانی ئەوەلی تۆ ماوادێک بەکاربیێنی چەند ماوادێک ئەوەلەکە باشتر بی کواڵیتی بەرهەمەکەت باشتر دەبی بۆیە بەڵێ بێگومان ئێمە بەردەوامین لەوەی کە بتوانین بەرهەمی زۆر چاکتر بە مواصفاتی بەرز ئەنجام بدەین و بەکاریش ئێستا حالیە ئەوە جێخۆشیە هەڵبەت ئەو موادە خاوەی کە لە هەرێمی کوردستان هەیە پێدەچێت بە پێی تاقیکردنەوەکان بێکە ڕکابەری بکە باشە لە ڕووی تەلارسازیەوە تا چەند توانیمانە واتە هەرچەنە هەرێمی کوردستان لە دێر زەمانەوە بەوە بەناوبانگەکە لە ڕووی تەلارسازیەوە زۆر لە ئاستێکی مێژوویەوە سەرکەوتووە بووە ئێستا چۆنە؟ بەڵێ هەروەک ئەوەش وەکو بابەتی تەلارسازی هەرچەندە پسپۆری من نیە بەڵام ئەوەی کە ئەمە ئاگادار بین لە وەزارەتی ئاودانکردنەوە وەکو بیناسازی زۆر نووسرا و جەخت لەسەر پاراستنی ڕووی دەرەوەی تەلارسازی لە هەموو شار و شارستانی کوردستان دەکەن سەرۆکی حکوومەتیش ئەم جارە ئاماژەی پێکرد بەڕاستی ئەبێ شتێکی وانەکەین بەس کۆنکریت بکەین چ لە ڕووی سەوزایی چ لە ڕووی تەلارسازی ڕووی دەرەوە ڕووکەشی دەرەوە ئێستا ئیحتیمامێکی زۆر فەرقیە ئەگەر سەردانی دهۆک سلێمانی هەولێر بکەن لە ڕووی بینایەتەکانەوە زۆر گەڕایە و زۆر احتیمام بە تەلارسازی دەبێت بەڵام دەکرێت زۆر لەوە زیاتر بێت بەڵێ باشە بەڕێز بەیار ئەو بینانەی کە ئێستا زۆر بەرزن باڵەخانەکان کە گەیشتوونەتە یاخود چل تابقی بەرز ئەتوانن دڵنیایی بن بە هاوڵاتیان کە لە هەرێمی کوردستان سروشتی هەرێمی کوردستان لەبارە بۆ ئەوە بێگومان ئەوەی کە زۆر جێگای مەترسی بوو لە ئاخرێ لە کاتی ڕوونانی بۆ مەلەرزەکان بوو ڕاستە لە هەموو بوارەکانی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی بینایەت ئەگەر 30 تابق ئەگەر 50 تابقیش بێ و ئەگەر 30 بێ یان کەمتر بێ ئەمە خۆشبەختانە ناتوانین 100% گەرانتی بدەین کە بۆ مەلەرزە تەئسیر هیچ ناکات چکە کارێکی سروشتیە ینی خودداییە لەوانەیە زۆر بەقووەت بێ تەئسیر لە هەموو شوێنەکە بەڵام خۆشبەختانە هەولێر لەسەر ئەو خەتە نییە یعنی ئەگەر لە ڕووی بۆ مەلەرزەوە بەڵێ دەتوانین دڵنیایی بدەین کە شێوەیەکی زۆر کەم لەوانەیە تەئسیر بی لەوانەیە بلەرێتەوە یان ئەوە بی بەڵام تەئسیرەکەی وانێ کە بڕخێویان ئەوەی خەڵک برێ گەڕاوچێ لە دروست بی لە ڕووی بڵێن تەحملکردنی ئاردەکەی و یان لە ڕووی کوالیتیەوە ئەوە تا ئێستا چەندی ملیامانە هەن ئەوەی ئازادی لە چەل تاوەرە بەرزترە و زۆر بە ڕێکوپێکی ئیش دەکا و کارەکەن کاک بارەگەر وەک دوا پرسیاد لێت بکەم ئایا کادری ئێستاکە کارەکات لە بیناسازیدا هەم ئەندازیار هەم کرێکار لانی جێبەجێکار پشتی پێ بەستێ لە دەرەوە بیهێنێت یاخود ناوخۆ بەڵێ بەپێی ڕێنمایەکی سەرۆکایەتی ئەنجومی وەزیران کە بۆ گشت وەزارەتەکان چوە هەر کۆمپانیایەک یان هەر با بڵێن کارگەیەک دەبێت کرێکارەکانی 160 تا 70 ینی خۆماڵی بن ئێستا ئەو کارگەنی باسمان کرد لە کارگەی ستیلمان هەن ئەوەی دابین گروپ کرد بەڕاستی معلومات لەسەر لەبەر متابعیشیش دەکەم 650 کرێکاری لێ 160 کورد تا 64 توانین بڵێن 400 خۆماڵی و کۆمپانیەکانی تریش بەڵێ کادری ئێمە لە هەموو کۆمپانیەکان کار دەکەن و بە ئاستێکی بەرزش بەڕێز بەیار تەقیدین بەڕێوەبەری بناسازی لە دیوانی وەزارەتی ئاودانکردنەوە زۆر سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئێوەش